ڕۆژی جیهانی نەخۆشی ئەلزایمەر یەکەم دەستنیشانکردنی نەخۆشی ئەلزایمەر لە ساڵی 1906 بوو. نەخۆشی ئەلزایمەر نەخۆشێکی پێشکەوتووی مێشکە، هێواش توانای بیرەوەری و بیرکردنەوە لە ناو دەبات. لە کۆتاییدا کاتێک کەسێک تووشی نەخۆشی ئەلزایمەر دەبێت، توانای ئەنجامدانی ئەرچی سادە لەدەست دەدات. نەخۆشی ئەلزایمەر باوترین هۆکاری نەخۆشی بیرچوونەوەیە. لەم کاتەدا زانت چارەسەری نەدۆزیوەتەوە، هەروەها ڕێگەیەکیش نییە بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکە. با مەزەندەکردن 44 ملیۆن کەس لە جیهاندا تووشی نەخۆشی ئەلزایمەر دەبن. لەگەڵ بەرزبوونەوەی تەمەنی دانیشتوان ڕێژەیەکی زیاتر تووشی نەخۆشی ئەلزایمەر دەبن. بۆ نمونە دوای تەمەنی 65 ساڵی لە مرۆڤدا بڵاوبوونەوەی نەخۆشی ئەلزایمەر هەر 5 ساڵ جارێک دوو هێندە زیاد دەکات. نەخۆشی ئەلزایمەر شەشەم هۆکاری سەرەکی مردنە لە وڵاتاندا لە سەرانسەری جیهان، هەفتەم کوشندەترین حاڵەتە. سەرەڕای ئەوەش ئەم حاڵەتە زیاتر لە هەموو نەخۆشێکی تر دەبێتە هۆی کەم ئەندامی و خراپی تەندروستی. دوای دەستنیشانکردنی ئەم حاڵەتە لە کەسێکدا تەمەنی پێشبینی کراوی لە 4 تاوەکو 8 ساڵی مازەندە دەکرێت. نەکەر ئەو کەسەی تووشی نەخۆشی ئەلزایمەر بووە، بەڵکو چاودێران و ئەندامانی خێزانەکانیان کاتێشی سەخت بەسەر دەبن. زۆر جار چاودێران تووشی کێشەی سۆزداری و داراییش دەبنەوە، هەروەها تەندروستی جەستەی ئەوانیش دادەبەزێت. تێچووی جیهانی نەخۆشی ئەلزایمەر زیاتر لە 6 ملیار دۆلارە. پێشبینی دەکرێت تا ساڵی 2050 تەنها لە ئەمریکا زیاتر لە 1 تریلیۆن دۆلاری تێچووی ئەم نەخۆشیە بێت. تەندروست بن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.